جەمال ئەمە دۆخی عێراقە کە لەو راپۆرتەدا باسکرا جگە لە زۆر کێشەی دیکە و کێشەی ئەمنی کە لە عێراقەیە، بەڵام هێشتا بەشێک لە لایەنەکان داوای چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانان و بە تایبەت ئەمریکا دەکەن چ دەبێ دەربکەون چ کاری لە عێراقی ئەوە لە میوانەکەمانە پرسین. بەڕێز دکتۆر ئێلیا بوعاون مامۆستا لە زانکۆی سنت جۆزیف و ئەندامی باڵا لە ئەنجومەنی یاسایش و ئاینی ڕۆما لە تونسەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر ئێلی زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. دکتۆر هەر بەڕاستی ینی ئامانجی عێراق لە چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا چییە؟ ئایا هەر بەڕاستی عێراق پێویستی بە پاڵپشتی دارایی و سەربازی ئەمریکا نەماوە؟ هێزەکانی هاوپەیمانان لە ناویشیاندا هێزەکانی ئەمریکا لەسەر داواکاری فەرمی حکوومەتی عێراق چەند ساڵێک لەمە بەرهاتنەوە وڵاتە ڕوونە ئەو شەڕەی کە بەرامبەر داعش کرا دژی داعش کرا ڕوون بوو کە هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان کارێکی زۆر ناوازەیان کرد سەرکەوتن بەسەر داعشدا، بەڵام هێشتا کێشەی ئەمنی هەیە و بە تێڕوانینی من بۆ چوونی من هێشتا پێویستەکە کە ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق بمێننەوە. من خۆم بۆ چوونم وایە کە ئەگەر بەپەلە هاوپەیمانان و ئەمریکا ناچار بکرێن بکشێنەوە کەلێنێکی ئەمنی لەو ناوچەیە لە عێراق دروست دەبن و ئەوانشی کە داوای کشانەوەی ئەمریکا دەکەن پێویستە بە خۆیاندا بچنەوە و سەیری بیرێک لە لێکەوتەکەی بکەنەوە. دکتۆر ئێلی یعنی دیتنێک هەیە گەلک شرۆڤە کار دەبێژن و گەر ئەمریکا بەکشین هەژمونی ئیران لە عێراق گەلک زێدە دەبە ڕەوشا ئەولەی حتا گەلک کارتێن دنجی زێدەتر ئاڵۆز دەبە لە عێراقی دیتناتە گەر بگرم. من پێم وانە ئێران بێوێت لەوە زیاتر بکە بۆ ئێستا ئەوەی کە ئێستا هەیە ئێران بە تەواوی کۆنتترۆلی بڕیارە استراتیژیەکانی عێراقی کردووە و ئێران نەیویستووە لە ئیدارەدانی و حکومڕانی و وەزارەتەکانی عێراقدا بەشدار بێ، چونکە ئەمە ئەزانێکە وڵاتەکەی خاتە دۆخێکی خراپەوە بەرامبەر بە کۆمەڵگا و نەتەوە جیاوازەکان با بڵێن لە عێراق. بۆیە ئێران تێڕوانینی ئەوەیە کە بڕیارە استراتیژیەکانی عێراقی لە دەست بێ و پێم وابێ پێویست ناکە لەوە زیاتر کۆنتترۆل کۆنتترۆلی هەموو شتێکی هەیە. لە لایەکی دیکەەوە ئەگە سید بکەین ئێران نایەوێ ئەمریکاش بە تەواوی بکشێتەوە و پەیوەندە دیپلۆماسیەکانی نێوان ئەمریکا و عێراق بە تەواوی ببچڕێ، چونکە ئەزانێ ئەگەر ئەمە ڕووبدا لێکەوتەی خراپی ئابوووریە بێ بە تایبەتە لەسەر سیستەمی بانکی و عێراق دەبێتە ڤەنزوێلا. بۆیە ئەوەی کە ئێران ئەیەوێت بەدڵنیاییەوە نایەوێ ڤەنزوێلایەکی دیکە لە دراوسەی خۆی ببینێ، چونکە عێراق سەرچاوەیەکی باشە بۆ ئێران. بۆیە ئەوە تێڕوانینی منە نایەوێ بە تەواوی ئەمریکا بکشێتەوە، گوشار دەکا گوشارەکان زیاد دەکا بۆی لە بەرامبەردا شتێک وەربگرێت، بەڵام هیچ کات نەیویستووە بە تەواوی لە عێراق بکشێت. ینی هەر ئەو کێشەی کە تۆ باسیەکەی هەژمونی وڵاتانی دیکە لەسەر عێراق باشاگەر هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بچنە دەرەوە، عێراق توانێت خۆی لە ململانەی هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان بباتە دەرەوە؟ من پێم وانە چونکە ئێران عێراق بەکارەهێنێ وەکو بەشێک لە ئەو با بڵێن ئەو پێ دەڵێن وحدە سەحەت با بڵێنەوەی کە ئەو بەرەی دروستی کردووە و عێراق بەکارێنێ بۆ سیاسەتەکانی خۆی. ئێرانیەکان لە ڕێگەی میلیشیاکانەوە سیاسەتەکانی خۆی جێبەجێ دەکات. بۆیە ئەگەر ئەمریکا بکشێتەوە یان نا ئەو ڕاستیە ناگۆڕێت لەوەی کە عێراق لەژێر هەژمونی ئێراندایە. دکتۆر ئێلی نوها لە عێراقی ئەو ئالیین کو دخوازن عێراق ئەمریکا بەکشێژی عێراقی دەبێژن کو ئەمریکا سەروەریە عێراقی بن پێ دەکات، یعنی دە پراتیکێدا عێراق بەس ئەمریکا سەروەریاوێنە بن پێ دەکات.
نەخێر سەروەری عێراق پێشێل کراوە لەلایەن چەند وڵاتێکەوە پێش هەمووشیان خۆتان نەزانن کە دوو هێزی هەرێمی کە ئێران و تورکیان کە بەردەوام پێشێلی سەروەری عێراقەکەن بە دڵنیاییەوە تیرۆرکردنی ئەوەی کە ڕوویدا با بڵێن لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغا و ئەوانەی پێشووتریش ئەمە بەبێ هەماهەنگی پێشوەختە لەگەڵ عێراق و دەسەڵاتدارانی عێراق و لە ڕووی تەکنیکیشەوە شتیوان ڕوونادا دەبێت تەنسیقێک و هەماهەنگێک هەبوو بێ ئەمە ئەگەرنا ئەمەش پێشێلێکی زەقی سەروەری عێراقە پێش هەموو شتێ حکوومەتی عێراق کۆنتڕۆڵی تەواوی هەموو هێزەکانی نییە ئەگەر نا ئەم میلیشیانە ناتوان تەراتێن بکەن لە وڵاتەکەیان بە دڵی خۆیان و وەکوتم ناتوانێت دراوسەکانی ڕابگرێ بە دڵنیایە ناتوانێت ئەمریکاش ڕابگرێ بۆیان کێشەکە تەنها ئەمریکانی. باشە دکتۆر با پرسیارێکی تر بکەم ینی کەمێک بگەڕێنەوە دو ساڵی 2020 و ئێستا شیعەکان داوا دەکەن کە هێزەبیانیەکان لە عێراق بڕۆنە جەرەوە. باشە ئەمریکا بپی بەرژەوەندیەکانی خۆی لە عێراق دەمێنێتەوە یاخود گوێ لە عێراقیەکان دەگرێت بۆ نمونە کورد و سونە کە ئەوان لەوانەیە لەگەڵمانەوەی هێزە بیانیەکان بن لە عێراق. بەداخەوە من پێم وایە بێ هەڵسەنگاندنی ئەمریکا ئەم ئیدارەیە بە دیاریکراوی چەند فاکتەرێکی لە پەرچاو گرتووە وەک لەوەی کە گوێ لە دۆستەکانی بگرێت لە عێراق ئەجا حکوومەتی هەرێمی کوردستان بە یاخود سونەکان بن هەندێک هێزی سیاسی شیعەش سەرڕای ئەوەی کە ئێمە لە ڕای گشتی ئەیبیسین و ئەیبینین بەڵام زۆرێک لە هێزە شیعەکان زۆر هەمویان نایانەوێت کە ئەمریکا بکشێتەوە چونکە دەزانن کە ئەمە لێککەوتەی خراپی ئابووری دەبێت لەسەر وڵاتەکەیان و شیعە بە دیاریکراوی پشکی شێری بەرەکەوێت لەم زیانە نەک تەنها کورد و سونە بەڵکو زۆرێک لە عێراقیەکان نایانەوێت کە ئەمریکا بکشێتەوە لە وڵاتەکەیان تاکەلایەنێک کە ئەیەوێ ئەمریکا بکشێتەوە هەندێک گروپی توندڕەون لە عێراق و وەک لە سەرەتاوە وتم من پێم وان نییە ئەمە ڕنگدانەوە و کاردانەوەی ئێرانیەکانیش بێ ئێران نایەوێ ئەمریکا بە تەواوی بکشێتەوە بەڵکو دەیەوێت پەیوەندە دیپلۆماسیەکانی بەلایەنی کەمەوە لەگەڵ وڵاتە بهێڵێتەوە. سپاس بۆتە دکتۆر علی ئەبوعاون مامۆستای زانینگەها سان جۆزەف و ئەندامی بلندەی جوات ئاسایی شۆلیا ڕۆما ژێ تۆنسیل کەن.